دووبارە سڵاو بەڕێزان ئەگە هەر لەسەر مەسەلەی پەیوەندیەکان بمێنینەوە ئێمە زۆر بە کورتی وەڵامم بێتەوە چگە لە ئێران پەیوەندی حیزب ئیسلامیەکان لەگەڵ وڵاتێکی تر بوو لە ناوچەکە پەیوەندیەکانتان لەگەڵ سەعودیە بە تایبەتی چۆن بوو لەسەر چ بنەمایەک بوو دەعمتان لێ وەرەگرتن یان نا ڕێگەم بدەی باسی سعودەت بۆ کەم زۆر بە کورتی تکایە باشە ئاخرتم بەنسبەتی طبعا زۆر جا بە ئێمە وترا ئەمانە دروستکراوی ئێرانن ئەمە وەکوتم ئەسڵ و ئەساسی نەبووە لە ناو معاناتی میلەتەکەمان هەڵقوڵاوین بەڵام ئەو کاتە شەڕی عێراق و ئێران بۆ پەیوەندیەکی عادیمان هەبوو کە هەر حیزبێکی تر باوەڕ بێ پەیوەندی ئێمە لەوانەیە هیچ جیاوازێکی نەبوو بێ لەگەڵ حیزبی شوعیە ئەوە بەدەلیلەوە بە ئەرقام بە حەزمی ئەو مساعدەتی لەبەرچی ئەمەش هەمووی خەتای ئێران نەبووە بەڕاستی ئەمەش خەتێکی تندڕۆمان لەنا هەبوو تەسیری هەبوو لەسەر عیلاقاتمان لەگەڵ هەموو ئەو وڵاتانە بۆ نمونە هەر بە ئێرانیان نەگۆڕ شیعی کافر ئێدەی باشە شیعی کافر چۆن بتوانێت یارمەتی بدە ئێران ئەو کاتە داوایە کرد پاسدارێکمان تامەلەکان بۆ ببان منعمانە کرد نا ئەمە جائیز نییە بەڵام خەڵکی تر بەهۆ لە پەنای ئێمەوە پاسداری تا کوێنە بر پێم خۆش نییە ناوەکان بڵێم لەگەڵ سعودیا بڵێ ئەو کاتە ئەمە بێ ئەو مەفهومە ڕاستکەینەوە قەت سعودیا پشتیوانی لە هیچ حرەکەیەکی ئیسلامی لە عالەمدا ناکە بەڵکو ئەو شتانەی کە ئەمریکا ئەیەوێ بۆ پشکاندنی بزوتنەوە ئیسلامیەکان لە ڕێگای سعودیەوەکە لەبەرەوەی خەڵکەوە ئەزانێ ئەمە داعمی ئیسلامیەکانەکە ئەسڵ ئەساسی نییە بەڵام لەسەر دامەکە شتێکی خۆشی شێخ عەلی حەڵەبجا خوا لێ ڕازی بێ بۆ بجێڕمەوە تەمان بەر لە بەرچاوی ئێرانیەکان ئەچوو سەفەری سعودیە کرد واشیانزانی بۆ تۆزێک یارمەتیە چێ جارێک پێی وتبوون کاکە من ئەچم بۆ سعودیا لەوانەیە ئەو پەڕەکەی لە 50,000 تا 70,000 دۆلارێکمان بدەنێ ئێوە نیو ئەوەندەمان بدەنێ بانەچم کەواتە لە ناچاری بۆ لە ناچاریدا زۆر جا گۆشتی بەراز حەڵاڵە بێ لەگەر تورکیایە بە هەمان شێوە لە کاتێک کە خەڵکی تر بە دزی و بە ئاشکرا ئیشی بۆ تورکیا کردووە و حتا شەڕی پەکەکەیان بۆ کردووە بەڵام جارێک پێش خەتە ئیسلامیەکەی تورکیاش یەکێک داوا لە مامۆستا عەلیەکە خوا مەقامی بەرزکە ئینشاءڵڵا کە ئەوێن ئینسانێکی بە جورئەت و ئازا بوو ئەڵێ یارمەتیمان بدا بۆ دژی پەکەکە و ئەمانە عەلاقەل فتوایەکمان بۆ دەرکە بڵێ پەکەکە کافرە جوابەکەی چی بێ ئەڵێ ئێوە کەی ئیعلانتان کرد ئیعلانی گەڕانەوەی خلافەتی ئیسلامیتان کرد ئەو کاتە ئەم داوایە لە من کرد ئەمە بەڕاستی هەڵوێستا و سەرمان پێی بەرزە بەڵێ ئەم جۆرە عیلاقاتانەمان کردووە بەڵام جە بێ داهاتچوویەکەین مەکتەبێکمان هەیە تۆزی تەسیلاتمان بۆکە لەوە تێنەپەڕیوە لە ڕووی مادیشەوە بە حیات تورکیا یارمەتی ئەمەی نەدا لەگەڵ سووریا بە هەمان شێوە ئێمە کە مەکتەبمان کردوێتەوە لێ لە زمنی حاڵەتی عام ئێمە زانین تاریخی ململانەی حیزبی بەعس لە سووریا لەگەڵ ڕژێمی عێراقا چۆن بۆ هەموو حیزبێک لەوێ مەکتەبی هەبوو بە شەفەوی بە ئێمە شیانوتە ئێوەش بۆتان هەیە لەوێ بە خۆتان دانیشن کە لەو کاتە بەڕاستی سووریا مهم بوو شێ شوێن بۆ معارەزەی عێراقی مهم بوون تەهران دیمەشق لەندەن و ئەو کاتەی من چوم دیمەشق لە هەمویان مهمتر بوو کاتێک کە من لەوێ مەکتەبەکەم ئیستیلام کردووە یەکەم سەفەر گەڕامەوە مامۆستا شێخ عەلی ڕەحمەتی دیسان چونکە ئەو کاتە ڕەجولی متەنەفیزی یەکەمین بوو بەڕاستی پێی وتم وتی کاک مشیر ئەگەر خۆت ئەتوانی خۆت بژێنی و ئیلا دەرگاکەی داخەوەرە هیچ پێویستمان بە مەکتەبی دیمەشق نییە ئەدەی وەڵڵاهی خوا ئەگەر ئێستا بۆت باس کەم بە موعجیزە ئێمە لەوێ ژیان باش بەڵێ با بگەڕێنە سەر مەسەلەی پەیوەندیەکە لەگەڵ ڕژێمی باس من ئاماژەم بەوەیە وتم کە کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوەیان کەوان ئاگاداری ئەو پەیوەندی تۆ نەبوون تۆ هەموو شتێکە کردو اینجا کۆمەڵی ئیسلامی ئاگادار کردوتوان دوایی پێشان زانیوە پێم وایە لەسەر ئەمە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 پەرلەمانی عێراقا ئەوترێت ئەحمەد چەلەبی ئەو لیژنەی کە دانرابوو هەیئەت المساءلە والعەدالە بە تۆیان وتووە کە خۆت کاندید مەکە بۆ ئەندامی پەرلەمانی عێراق لەبەرەوەی تۆ دۆسیەت هەبووە لای ڕژەمی بەعس بەڵام تۆ ئەم شتت بە کۆمەڵی ئیسلامی نەوتووە ئەمەش بۆ هۆی ئەوەی کە زیانی زیاتر لە 3000 دەنگ لەو حیزبە بیت وتووە کە خۆم کاندید نەکەم دەستی لێپرسینەوە دادوەری عێراقی ئەسڵەن تا ئێستاش من نەمبینیم ئەوانە بەڵام هەندێک بە ناوی چەند کەسێک لە سەرکردایەتی گوایە ئەوان بە منیان وتووە ئەمەشیان پێچەوانەکەی ڕاستە کە گوایە قیادە طبعا مامۆستا کاک عەبدولستار ئەزانێ مامۆستا حەسەن بابەکر کاک زانا ڕۆستایی کەوانە هەرسێکیان سەرپەرشتی لیژنەی هەڵبژاردننی هەولێریانە کرد هەر لەوێەوە طبعا من تەلەفۆنم بۆ کاک عەبدولستار کرد و کاک عەبدولستار یەکەم جارە ئێوە منتان لە بیرە ئەو هەموو دەرفەتانە هاتوون ئەمە بەڕاستی دەرفەتێکی ئەتوانم بڵێم ینی ئۆفەرێکی زۆر ڕزیوە هیچ لەبەرەوەی ئینتیخاباتەکە ئەم جاریان نیوە کراوەیە
من 18 ساڵە کوردستانم بەجێهێشتووە خەڵک نامناسێتەوە دەی باشە دەنگ ناهێنم چاگەم شەڕێکی دۆڕاوە بۆ بیکەم ئەبێ مەسروفێکی زۆر بکەم ململانەیەکی زۆر بکەم ڕەجاتەن زۆر سپاسانەکەم بە ئەو جارم نیتیانە بوو وتی کاکە گیان ئێمە 8 مڕەشەحین لە هەولێر حتا جەنابی مامۆستاش بۆی هاتەوەی وەزعی هەولێرمان هەستێنینەوە لە دەرەوەی هەولێر تا حاجێمەران خەڵقێکی تریتیانە کە ناسرااو بێ و دەنگمان ئەمە بە هەمومان دەنگ کۆکەینەوە بتوانین یەک کورسی ئەگەر بێنین مەبەستیشمان ئەوە نیە تاخوا بۆ مامۆستا عەلیەوی یان بۆیە مهم ئەوە ئەو حاڵەتی ئێمە لە هەولێر هەستێتەوە بۆ بەرژەوەندی ئامۆگەنەوتی منیش لەوانەیە حەز نەکەم لەگەڵ مامۆستا خەزوور ماململانەی لەگەڵ بکەم بەڵام لەبەر خاتری بەرژەوەندی گشتی داوات لێ ئەەکەین کە دەست نەچێشیتەوە وتم هەروەتی بەڵێ دەوتم ئەمەشتان بۆ ئەەکەم بە سەرچاو لە بەرژەوەندی گشتی بەڵام وعدم بدەنە کاتێ من دەست بەکارە بم وەکو کاندیدی ترنی مەڕاستی ئیشەکەم ململانێ ئەەکەم و حملە انتخابات هەروایە وعدمان بدەنێ عدالەتی تیابێ وتی وعد بێ تا دامان ناوە تا ئەندامەڵبن ئەبێ بێلایەنانە دەنگ بدە طبعا دواش عکسی ئەمە دەرچوو ئەسڵەن عدالەتی تیانە بوو بەردەوامیش بووم زیاتر لە 2 دەفتەرم سەرف کردووە کە بۆ یەکەمین جارە من بتوانم خۆم قەرزاری خەڵکەم طبعا مچاک ئەمزانی من ئەگەر ئەوەش بێ هەر نایبەمەوە دەی باشە من بە خاتری عام ئەوان بە عکسەوە کەواتە من وتومە کاکە نایکەم ئەوان واژیان لە من نێهێناوە بە ناوی بەرژەوەندی عام ئەوەشم بۆ کردن بەڵام بەداخەوە دیسان پاداشتەکەی ئەوە بوو کە بینیمان اینجا بەڕاستیم قسەی ئەسڵ و ئەساسی نییە قسە لەسەرەوەیە کە تۆ لە هەڵمەتی هەڵبژاردنەکەدا لەلایەن لیستی دەوڵەتی یاساوە یارمەتی درابیت شووار ڕاستە هەر ئەو لژنەیە وتیان ئێمە ئەوەندەتان بۆکەن بۆ حملەی انتخابات یەکی 20 لافی تا نازم 5,000 کارتی بچووک کام لیژنەی مساعل و عدالە نا بابا لە بەغدام باسی لیژنەی هەسار فەرش لایەن کۆمەڵەوە کە کاک عەبدولستار و ئەمانە بوون یعنی چەند شتێکی متەواضعانە بوو بەڵام غەیری ئەمە هەر کەسێ بتوانێت یارمەتیەک کۆکاتەوە لە هەر شوێنێک بێ بەس تەنها مەزدەڕەکەمان پێ بڕێ ئێمە هیچمان ئەمانە با بەخۆی پارە پێیا بکە لە دەوڵەمەندەکان پێیاکە لە حیزب پێیاکە بەس تەنها کاتێ پێیای کرد مەزدەڕەکەمان پێ بڕێ تۆ لە شۆ پێوە کرد بەڵێ من لە مالیکی پەیدام کرد پارەیەتێ بەڵێ چەندیەتێ 10 ملیۆنی ئەو کاتە بوو 10 ملیۆن دینار تر نازامەکان نزیکی و 2 دەفتەری کە باسێ کرد نەخێر من ئەوەی ترم قەرزم کردووە 136 وەڕقم قەرز کردووە لە هاوڕەیەکم ئێستا لە سویدە بە ناوی کاک تەمەرخانە دۆستێکی قەدیممانە خۆزگە کراوە ئابوو ڕێگەی خەڵکماندا باە پەیوەندیان کردزان ئەمانە ئێستا پەیوەندی خۆیان کردیان بەڵێ ئەماش پێیان وتراوە کاتێک کە ئەو بەڕاستی لەوەش زەررم کرد کە پێم وتن لەبەرەوە هەندێک مەسروفی من قەرزدار بوون بە حسابی دەنەوە 20 وەرەقەیەک ئەبوو یا 15 وەرەقە هەر خێرا کە پێم وتن خێرا ئەمەیان نردوش بۆ هەولێر وتیان کاکە ئەم پارەیە بگەڕێنەوە یعنی لەوەشا بەڵێنەکەی خۆیان نەبردەسەر بەڵێ کاتە زانێرەکە ڕاستەکە تۆ یارمەتیت لە لیستی دەوڵەتی یاسا وەرگرتووە من ئەوە لە شخصی مالیشی بۆی بیشارنەوە ینی من لەگەڵ مالیچیا 5 ساڵ لە سووریا بەیەکەوە چۆن قسە لەگەڵ تۆکەم ئاوا قسە لەگەڵ ئەوەکەم ئەگەر ئەو برایانە ئەبواە ئێستیقلالی ئەو عیلاقەی من بکەن لەگەڵ مالیچیا هەرچەندە ئێستا لە هەنگاوەکان ئێستا بەیشێ جملەتەن و تەفسیلەن ئەو بەلای من مەقبوڵنی ئەوەی کە ئێستا ئەیکا بەرامبەر بە کورد ئەو بەڕاستی ئەعلانی ئەوەی کردو لەگەڵ هەموو کووردا ینی هیچ خەتێکی معاویە لەگەڵ کەس نەهێشتوتەوە بۆ شێوە ململانێ ناکرێ بەڵام بەرامبەر بە من ئێستاش کەچم وەکو جەناب قسەی لەگەڕ و دۆستێکە ڕێی سوزەڕاش بە ئاگادار بە اینجا ئەویش بە دزینەی کردووە ئەویش باسی سەلاحیەتی خۆی کرد بەڵام پرسیارەکە ئەوەیە کە یەکەم مالیکیەم پارەی شو هێنا بیا بە تۆ دووەم مالیکی بۆ یارمەتی تۆوەیە کۆرە گاران ئەڕۆی بەخراوە ئێوە لە گۆڵکە سوورە پێچنەوە ئەو بە ملیار تەماشای و سەفەقاتانە بکەن بەڵام دیسا وەکو مەسەلەکەڵامەوەش بە هەدەردان سامانی گشتیانی وەڵ ئەگەر هەدەرەکە هەر ئەوە بواە ئەوە وەکو قومێ ئاو ئەخورا هیچ نەبووم کاکە گیان ئەم وەکو سەرک وەزیران سەلاحیەتی هەیە بۆ کەسایەتی 10 ملیۆن دینار سەرفکە بۆ ڕێکخراوەکان حیزب بێ یان ڕێکخراوە بێ 100 ملیۆن سەرفەکە تەمان دوای وەکو کۆمەڵی یارمەتیەوەندا مام جەلال هەمان سەلاحیەتی هەیە وەکو ئەوان باشەکەن ئەمە وەکو یاسا هیچ ئیحراجێکی تیانە بۆ هەر کەسێکی کە یارمەتی بدەن باش نەوەدەکان کە تۆ لە سووریا بوویت چەند جار گەڕایتەوە هەرێمی کوردستانەمە بەس بە ژمارە پێم بڵێ ئەمە ئەتخوام پرسیارە تۆ ئەزانین دوێنێکی خواردووە بەڵام ئەکید 3 مانگ جارێک لەوانەیە معدل 3 مانگ جارێک من هاتوومەتەوە 3 مانگ جارێک بەڵێ
جاریو هەیە کەمتر جاریۆ لە تۆز هەیە زیاتر بوو بۆی ویستومە لە واقعی ناو کۆمەلگاکەم دانا بڕێم لەگە سەرگردایەتکەم بەردەوام لە تەواصل دابن چکە و کاتە نە مۆبایل هەبوو نە سەتەلایت هەبووە ئەوە خۆم بێمەوە لێرە ئەوامرێک لە سەرکردایەتی پێم بڵێن و یان وەزعەکان شارەزابم ئەمە بەو شێ بەڵێ لەوانەیە سێنگ معدل سێ مانگ جارێک بوو بێ بەڵێ ئەو دەنگۆیە تا چۆن ڕاستە بەپێ زانیاری کە لە بەردەستی منایە تۆ ماوەیەکی زۆر لە نەوەدەکانە نەتوانیەوە بگەڕێتەوە هەرێمی کوردستان لەبەرەوەی لەگەڵ ئاسایشی شاری سلێمانیا کێشەتە بووە کێشەکەش ئەوە بووە کە ئاسایش پێیان وە بۆ تۆ خەڵکێکت ڕاست باردووە جاسووسی بەسەر ئەندام و کادر و نووسنگی شێتیەوە بکات لە دیمەشق ئەمە یەکەم جارە ئەمە ئەلێرەوە تا ئێرە خەتێکی زەڕبێکی بەسەردا دەینم ئامادەم هەر کەسێک لە هەر کاتێک شتێکی وە میوانداریمان بکەنەوە ئەو کەسە ئیدعاکە دەینەوە بەرنامەی بەڵام جەگە ئەوەی کورسێکی کە زیاد کە لێرە تەحەدایان ئەەکەم تۆوە چیل بە مدیر ئاسایشی سلێمانی ئەگەر گوێ لە قسەکانمە خوێنی من لەلا حەڵال بێ هەر کەسێک ئەمە ئەڵێ دێنی لێرە کورسێکی بەڵام ئێوەش وعدمان بدەنێ کە عەل هەوا مباشر بێ کاگڕێ وارجار من لەوانە نیم من وەکو سەرەتا پێم وتی ئەگەر زۆر سیقم بەخۆم نەبایە لەوانەیە ئەم بەرنامەی بەڕاستی ئاسان نییە بەڵام دەتۆ پێم بڵێ هەر لەسەر پەیوەندیەکان تۆ یەکسەر ئەڕێی پەیوەندیوە جار ئەوەلجار خۆتۆ بە شێوکی وا باشێکی کەنەوە ئەو مسەلەمە و کۆتایی هاتۆ ڕاستە جار من اعتراف ناکەم لای جەناب بڕم شتێکی وا ڕاستە بەڵام هەر بە عەرزت کەم کەوتم بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵ لە نەزانی بێ لە خیبرەی کەمەوە بێ خۆمانشت لە خۆمان گەورەکەین وی لە ئەوەی ئێمە کردومان وەکو چی وایە ئەڵێ بە سێ چوار نەفەر دەست درێژەکەنە سەر ئافرەتێک سەر کچێک لەوانەیە یەکێکی فەقیر و کەشی تیا ئەبێ بەڵام سێ کە زۆر جانبازن سنووری سووریشیان بەزاندووە دوایی کە ئەکەونە مەحکەمە و شکایەتەکەن ئەبێ مناڵی پیا بەسەر یەکێکا ساغ بێتەوە کامەی فەقیرە بەسەر ئەو ساغ بێتەوە کە تەنها جارێ لە جاران ماچێکی کردووە باوکە کەشتەی هەڵداڵێ ڕۆڵە ئەوانە بزانە چین ماوە نەیکەن بەسەر تویان دابڕی لە نەتیجەیە بەڕاستی هی ئێمەش بەو شێوەیە بووە یعنی تۆ بەس ماچەکە کردووە نا ماچەکەش من نەم کردووە ماچەکەش خاوەنی ئەم بەڵگەنامانە کردوویەتی بەڵام بۆ بەسەر مشیری بەسە زماندا بسەپێ کارم بەسە زمان معنای ئەوە نییە کە من ئەگە بەسە زمان بەم نەهات مێرە ڕوبەڕووی تۆ بەڵام ماچەکەش من نەم کردو لەبەر چی کاکە خەڵک چی ماوانەی کە جارێ ئەنج عینی سیاست حیزبەکانی تر دش بە کۆمەڵیان بەکارهێنا یعنی کۆمەڵ ئەگە کا من هەندێک معلوماتی نوێ مەرگڕ کاتی خۆی گەشتێکیشی کردبێ ئاگادار بە سەرکردەکانی ئێرە لێ ئاگادار کردوێتەوە ئێرانیشی لێ ئاگادار کردوێتەوە بەدژی شتێکی نەکردووە بەڵام ئێستا ئەوەی کە لە میدیاکانە ڕێن ئەمە شتێکی ترە ئەمە ئەم شتانەیە کراوە باشە حیزبەکانی تر چی ماوە نەیکەن بەڵام کۆمەڵی بەسە زمان جارێک لە فڵان کەناڵە جارێک لەوە یعنی ئیشەکەی کۆمەڵ وەکو ئەوەی لێدێ وەکو مەسەلەی تەنها شتێکی بەسیتی کردووە لەناو کۆمەڵ هەمان سیاست دژی من بەکاردێنن دەی باش ئەو سیاسەتی بانێک کەوتوهەوە بەڕاستی لە ئینسانی ئیسلامی ناوەشێتەوە ئێمە ڕخنە لە ئەمریکا گرنکە لە تەعاملی لەگەڵ کێشەکانی مسلمان و شەرق ئەوسەد ئەو سیاسەتی هەیە دووفاقە لەگەڵ ئیسرائیل بەنەوعێکە لە گەرم مسلمانەکان بەنەوعێکی ترە دەی باشە مامۆستا عەلی بڕوای بەنەوعێک لە ئۆپۆزیسیۆن هەیە کە ئەڵێ بە چاکە بڵێن چاک و بە خراپ بڵێن خراپ کە من لێرە تەئید یەکەم بەڕاستی هەرچەندە بەشێکی زۆر لە ڕخنەی لێگرن بەڵام دەی جەنابی مامۆستا لەگە ڕێژم بۆ بەتایبەتی ئەو هەڵوێستی ئەخیری کە ئیجابی بووە ئامادەی پیشاندووە کە بە خێراتنەوەمان بکەوە لە مقابلی ئێمە سەردانی ئەو بکەین بەڵام بەداخەوە جەماعەتی مەکتەبی سیاسی هەندێکیان هینەکەیان هەڵوەشاندەوە من لێرەوە سپاسێکم بەڵام مامۆستا تۆ بە هەمان مەبدە تەعاملی لەگەڵ من نەکرد بە چاکی من ناڵی چاکە بە خراپەشم نا تەنها ئەگە شتێکی بچووک ئەویش هێشتا ئیسپات نەبووە ئەمە هەڵوێستت بێ ئەمە 2 ساڵ و 7 مانگە من ئەگەر زیندانیش بام ئەبووە تا ئێستا ئازاد کرێم باش بەڵێ تۆ باز لە مەسەلەی بێوەفایی کۆمەڵ و ئەمیری کۆمەڵی ئیسلامیەکەی من ئەمێ شتێکە بە بیر بێنمەوە ساڵی 1993 نامیلکەیەک بڵاو کرایەوە بە ناوی ئەلسقوط نووسەرەکەی عەلی سیرینی بوو لەم نامیلکەیە زۆر ئاماژەی بە تۆیەوە بەپێی ئەو زانیاری کە لە بەردەستی من هەیە ئەم نامیلکەیە کە هاتە هەرێمی کوردستانەوە کەوتە دەست ئەو خەتەی عەلی باپیری ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەناو بزوتنەوەی ئیسلامیە و هەر عەلی باپیریش بوو کە ڕێگەی نەدا ئەمە لە دژی تۆ بڵاو بکرێتەوە وەفا لەوە زیاتر چی؟
ئەم نامیلکەیە بڵێ علی شیرینی بەس بابۆش باشکەم چێ علی شیرینی پێستمان بۆ نییە من قسەکەی من لەسەر مەسەڵی وەفاکەیە يعني وەفا نەبوو بێ من باوەڕ ئیسلامیەوە بۆ تۆ من باوەڕ ناکەم هیچ کەسێمانە بڵاوی نەخێر بڵاوی کردەوە قسووریشی نەکرد بە بڵاوکردنەوەی تەنانەت جارێکی کە ئەو قوتابیانەی تەمان من یەکەم وەزبەی قوتابیم گەیاندۆتە سووریا کەمە لە تاریخی کوردستانی شتێکی نوێ بێ ئەو کاتێک خەڵک خەڵیکی چی بوو من بەڕاستی هەر هەوڵمەدا مجموعەیە قوتابی جاچە بۆ سووریا بێ بۆ مالیزیا بێ بۆ یەمەن بێ بۆ هەموو شوێنی هەوڵی خۆمان حتا بۆ سعودیا ئەوەی کە چووە من ناردوومە بەڕاستی ئەلەو کاتە یەک لە قوتابیەکان یەکەم تەقریر کە من هێناومە بۆ خوێندن آخر ئەمە من لە یەک جار زڵمم لێ نەکراوە بەڕاستی کۆمەڵی زڵم لە کۆمەڵی کاتی جیاجیا لە من کراوە تقریرێک لەسەر منە نووسی ئەڵێ مشیر زۆر لە شیعەکانەوە نزیکە دەی باشە آخر ئەوەیە دائیمە پەیوەندیەکانی ئەمەی زعیف کردو حتا لەگەر حیزب عێراقیەکان لەگەر کوردستانیەکان من لە سووریای دیمەشقی ئەو کاتە تەعامل لەگەر شیعەکەم لەگەڵ چێ بیکەم چی لێوە لە سووریا تا من تەعاملی لەگەڵ بکەم بەڵێ ڕێگەیان نەگرت ئەمە دوا تەقریر بوو کە ناردوویەتی و بۆ تەشیرکردن لە کاتێک من ئەو کوڕە لە چاو تەڵەبەکانی تر خزمم بووە کە لەوانەیە تەنها مڕەشەحی من بۆ ئەوانی کە هەر یەکە بەڕاستی بەشی زۆریان خەڵکی هەولێریش نەبوو لەوەزانامەکە لە لوبنان چاپکرا ڕژێکی زۆر کەمی هاتە ئێرە قسەکە لەسەرەوەی کە ڕژەکەمە دەست کەوتە دەست ئەو خەتە ئەو خەتەش لەبەرەوەی ئەمە تەشیری بۆ تۆتیا بۆ ڕێگان ناوە بڵاوێتەوە نەخێرنا کەسمان نەبووە بڵاویشان کردوێتەوە بە ئارەزوی خۆیان بەڵام ئەوە فەرموو ئەڕێ اتقی شەڕ من ئەحسنتە ئیلەی ئەوە حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەداخەوە ئەو برا بەڕێزەش کە من وەکو باوەڕت بێ کاتێک کە من ئەو کوڕم گەیاندۆتە ئەوێ مەپرسە چەند لە گەشکە بوو لە خۆشیان اینجا دوای ئەوەی یارمەتیشیان بۆ پەیداکە وەکو تەڵەبە هەموو شتێکیان بەلاش بێ دوای ببێتە دڕک لە قاستڕا بچێتەوە پێغەمبەر ئەفەرمێ خۆت بپارێزە لە شەڕی ئەو کەسانی کە چاکەیان لەگەڵەکەی نامیلکە لەسەر من بنووسێ بۆ نایە ڕوبەڕووی من بێتەوە کاتێکە بزانە دایکی باوکی چەند مەمنون بوون لەو کاتە لە برسێتی 91 و 92 برای عزیزم ئەمە چاکەکەی ئەم بەڕێژە بوو بەڵام بەڕاستی ئەوان لەوانەیە یارمەتیاندا بۆ زیاتر بڵاو بوونەوەش نەک بۆ ئەوە بۆ ئەوەی بیوەستێنن بەداخەوە تۆ تۆمەتپارەکرێت بەوەی کە ئەو کاتی چیتە بەریتانیا کۆتایینەوە دەکانە بەناوی مەکتەبی پەیوەندیەکانی ئەوروپاوە چەند کەسێکی نزیکی خۆتە بردوۆتە دەرەوە برومەتە چی بردوتە بۆ ئەوروپا ئەڵڵا اینجا چێن ئەوانەی کە من بردوو من ینی لەوێ ئاگادار بم مەکتەبی ئێمە لە دیمەشق بەڕاستی ئەو دیمەشق ئەوروپا باسەکەم ناخر ئەو کاتە کرابی لێوە لە ئەوروپا من باشی حاڵەتێکت بۆ کەم بەڵام ئەوەی دیمەشقیش ناومان لێ نابوو مەکتەب لمن لا مەکتەبە لەه بە پێچەوانەی مەکتەبی هەموو حیزبەکانی تر باوەڕت بێ هەموو جۆرە کەسێک حیسابی ئەومان نەکردو ئەمە بزوتنەوەیە یان بزوتنەوە نییە ئەوەی لە دەستمان هات بێ بەڵام زۆر جاریوە هەبوو بۆ ئەندامێکی سەرکردایەتی خۆمان کە داوامان کردو دخولیەی بۆ گرین بگاتە سووریا نەکراوە جاری واش هەیە ڕاستیەکەی ئێمە بۆ خەڵکی زۆر دووریش کراوە سەری گرتووە هەندێک جار حتا یارمەتیمان داوە لە وەرگرتنی ڤیزەش بۆ تورکیا لەوێەوە ئەمانە کراوە بەڵام هیچ لەسەر حیسابی ئەوە نەبوو ئەمە خزمە و ئەمە بێگانەیە لەوەیە ئەتوانم بڵێم زۆر عادل بووین بێ فەرق و جیاوازی لەوانەیە باسی ئەوە بکرێ کە من بۆ دەرەوە تەمان ئەوروپا گەیانە ئەوروپا خۆ من چیم یانی نەقۆنسڵم لە سەفارەتێکا ئیشم کردووە ئەخر ئەمە ئەبێ قسەی وا بکرێ کە ئەو کاتە بەڵام بۆ کۆنگرەی نیویۆرک کە لە ساڵی 99 بووە بەڵێ ئەو کاتە من یەکێکەیە کە کاک وریای ناوە ئەویش بەرپرسی عیلاقاتمان بۆ لە نەغەدا ماوەیەک وەزعێکی بەسەرداهات لەوانەیە لەوەی منی ئێستا ئەچوو کەس مەرحەبایی ناکرد ئەوی زۆر شەکوایە کردەوێت بۆ هەر لایە کەسم کەس ڕووم لێنانێ بۆیە من لێرەوە بەڕاستی کە خزمەتکاری ئەو جۆرە کادیرە دڵشکا و سارد بووانە بووم ئێستاش اقتراحی ئەوە ئەەکەم دوای هەموو ئەوانە ئەگەر کۆمەڵ ڕێگەم پێ بدا یان ئەو برانێتر ئامادەیان هەبێ کۆمەڵەیەک یان ڕێکخراوێک یا گرروپێک بە ناوی گرروپی داکۆچیکردن لە کادیرە دێرینەکان و لە دڵشکاوەکانی ناو کۆمەڵی ئیسلامی کە من مەمنونیانم تاماوم خەڵکی ڕەشوروت و هەژار و دڵسۆز و مسلمانی ڕاستەقینن تا ئێستاش بە ئەحسن مەوجودیان نەزانم ئەوەی بۆیان بکەم خزمەتیانەکەم تامان ئەو برادەرە ئەو کاتە عیلاقەی من لەگەڵ ئەحمەد چەلەبی زۆر خۆش بوو لە ڕێگەی کاک ئارازێک هەبوو کە سکرتێری بوو
وتم ئەمەوێ ئەوە بەشداری بکە بەڵێ بەشداریشی کرد و ئێستاش لە ئەمریکا بەس نایشارمەوە لە کەس بەس حسابی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵ نەخێ ناوکاتە مەڵبەند نەبوو ئەڵێم ناوەتونەوە کاک ڕێوەجان بۆیە ئەڵێن بە سەد دکتۆر بە قەدەر دەردەدارێک ناژانێ من ئەمانە بە تاریخ ئەزانم هەمووی وەکو مەحفوظان لەبەر کردو چونکە ئەوەندە بەسەرا تێپەڕیوە نەوەتونەوە بووە ئەو کاتە بەڕاستی من باز لەوە ناکەم نەبووە پرسیارەکەم تەنها وەکو عیلاقاتی شەخسیم لەگەڵ ئەم ئاراسە کە ئەو شتانی ڕێکە خست ئەممان پرسیارەکەی منەوە بوو لەسەر حسابی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی ئیسلامی باوکتە نەبەردە دەرەوە نەخێر وڵی باش بووە مانم پێخۆش بەڵام زۆر بە خێرایەتکایە کاتم زۆر کەم ماوە باوەڕت بێ من ئەو کاتانش کە هاتمەوە زۆر جارێک چمە خزمەت مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ وتم مامۆستاجیان من دێمەوە نیوە شەو سعات 11 ئەگەم سعات 4 بیانی دەرەچم بۆ ئەوەی بگەمە هەڵەبجە باوکم نابینم ئەوە باکمە ڕێگە ئەدەی ماوەیەک بی بەمە لای خۆم هەر بە ئەوی تۆزێ بیبین مەحباوکە و حەقی هەیە وتی کاک مشیر ئەمە پێوتنی ئەوێ باوکم بردۆتە دیمەشق نەخۆشیش بووە 20 ڕۆژێک لە لای من ماوە هەمووی مانجێک پێش وەفاتی لەبەرەوەی نەخۆشیش بووە و منیش ویستومە باوەڕ بێ لەو جارەش نەمتوانی تێر لەگەڵ باوکم دانیشم لە بەرکاتی امتحان من تەڵەبەی ئەش بووم خەریکی مەشغوڵی امتحانات بووم ئەو 20 ڕۆژاوی پرس بە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی کراوە باش بەڵام ئافرین بۆ ئەو کەسەی کە ئەم شتانە چۆن ئەنووسێ طبعا ئەکید من بە مسلمانی نازانم بەڵام کە غەیری مسلمان بێ ئەتوانێ هەموو شتێک ئیذا لەم تەستەحی فەفعل ما تەشاء وەکو دوا پرسیار بەڵێ ئێستا کۆمەڵی ئیسلامی یەکێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە بەڵێ ئیش بۆ ئەوەکەن چاکسازی لە وڵاتە بکەن پرۆژەیەشیان هەیە لە بەرامبەر تەحەدیەکان بەڵێ تۆ باز لە دڵسۆزیەکەی بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئەوەش دڵسۆزی نەبوو بۆ کۆمەڵی ئیسلامی کە لەم کاتا تووشم کێشە لا بەلایەنەیان نەکەی چاو لەم شتانە بپۆشی ئێستا لەم بەرنامەی جنابێت سەرقاڵی ئەم کێشانە نەبێ لە بەرنامەی جنابێت ئێستا نەخێر هەر لە دو ساڵی ڕابردووە لە 2002 تا ئێستا دەی باشە وەڵام منیش ئەڵێم منیش حیفە بۆ ئەو کۆمەڵە ئیسلامی کە لە پێناویە ژیام و هەموو ئیسراحەتی خۆم ماڵ و منداڵم لە ئەخیرا سەنگەر لە یەکتر بگرین بەڵام من لێرەش وعدیان پێدەم وەکو مفاجئەیەک ئەوە جەنابی مامۆستا بەتخوابانەی وەستێنن قەتعیشی نەکەن جەنابی مامۆستا عەلی باپیر ئەگەر ئەمانش ڕێگری ئەویان کردەوە سەردانی بەندە بکەی من بەبێ شەرت لە بەیانیەوە دێم سەردانی جەناب دەکەم من خزمەتکاری هەموو پێشمەرگە و کادیرێکی کۆمەڵی ئیسلام ئێستاشی لەگەڵەوە بێ زۆر سپاس مشرگەڵاڵی بەرپرسی پێشووی هەندەرانی کۆمەڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینێگەتوان لە ڕێگەی مەڵەدرسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا هەفتەی ئایندا لەگەڵ بەرنامەیەکی تری بەڕاشکاوی هەموو لایەکتان خۆشیان بن.